دایکم لە ژیاندا نەماوە وفاتی کردووە. الله لێی خۆش بێت. سەلامەت بێ. ئەعلایە. بۆ باوکیشمان نەماوە، دوو خوشک و دوو برین. ماشەڵڵاتان لێوی، خوا لە دایک و باوکت خۆش بێت. مامۆستا دایکم نەسڕانی بووە بۆتە موسڵمان، ئەلحەمدولیلا. ماشەڵڵا. ئەمە بچوو بووینە کە دایکم بووە بە موسڵمان، ماڵی دایکم حاشایان لە دایکم کردو، تەنها خۆی هەبووە. یعنی لەبەرەوەی مێردی لەسەر دەستی باوکم بووە بە موسڵمان. دایکت بە ڕەحمەت بێ، خەڵکی کوێ بووە، لە کوێ بووە؟ شەقڵاوە مامۆستا، شەقڵاوە. زۆر باشە. لەو کاتەدا کە باوکم خۆشی ویستووە، گوتێتی دەبین بە موسڵمان، ئەویش گوتیت باشە دەبم بە موسڵمان. 7 ساڵ یەکیان خۆشویستووە مامۆستا. کە یەکیان خۆشویستووە کە دەبێت بە موسڵمان، سوپاس بەخوای گەورە لەسەر دەستی مامۆستا شێرزاد و ئەوانەی هەولێر، ناوی غەزال بووە، یعنی ئاسک کردویانە بە دڵپاک. الحەمدولیلا. دواتر کە هێنای بوو بە موسڵمان، ئەمن و خوشکێکم لە دایک بووین، ئەمن 2 ساڵان بووم، خوشکەکەم نور، خۆم ناوم نورەدینە، خوشکەکەم ناوی نورە، نور و نورەدین. ماشەڵڵاتان لێوی. سەلامەتی. مامۆستا ماڵی باپیرم، یعنی باوکی داکموان، باوکمیان کوشت لەبەرەوەی داکمی کردووە بە موسڵمان. لا حول ولا قوة إلا بالله. ئێمە بابی خۆمان نەبینە، بچوو بووینە، من 3 ساڵان بوومە، نوری خوشکم 2 ساڵ بووە، بیرمان نایە، زۆر بچوو بووین. ئازارت گیان بە دڵمان، خوای گەورە لە باوکت خۆش بێ، بە شەهید سەلامەت مامۆستا گیان. لەو کاتەدا کە ئێمەش بۆمان دەگەڕنەوە کە دایکم پێیان گوت ببە بە موسڵمان، یعنی ببەوە بە نەسڕانی، هەموو شتێکی دنیات بۆ دەکەین. دایکم گوتی وەڵی تامی ئەم دینەم چەشتووە، بەخوای هەموو دنیا مەست تاپۆکەن، تازە ناگەڕێمەوە ناو دینە کۆنەکەی خۆم، قەینا با دایکم نەبێ کەسی نەما. یعنی لە یەک ڕۆژیدا باوکی برایەکی تاقانە بوو لەگەڵ باوکم، یعنی 3 کەس لەبەر چاوی ئەو کوژرا، بەس لەبەرەوەی کە بووە بە موسڵمان. لا حول ولا قوة إلا بالله. سەلامەت مامۆستا گیان. لە کاتیش دەگرم، لەو کاتدا ناڕەحەتی زۆر بینی، یعنی لە ماڵی باپیریشم دەریان کرد، گوتیان لەبەرەوەی برامان لەسەر ئێوە کوژا، چوو بۆ ماڵان دایکم، لە ماڵان نانی دەکرد، بەس بۆ یەکتی ئەو دوو منداڵم بۆ پەروەر دەکەن، نەکەونە دەرگای بۆ ماڵان بۆ کەسێک، خوای گەورە لێ ڕازی و جێگای بەهەشت بێ. اللهم آمين يا رب. ئەوجا لەبەر ئەوە شووی کردەوە، بە باوکی دووەم کەوتی نەڕانیە، الحەمدولیلا. باوکی دووەممان کە ئەوانەی دەڵێن زڕ باوک خراپە، وەڵڵی هێندە باش بوو، هێندە باش بوو، تا ئەو ساڵی وەفاتی کرد باوکی دووەمم. ئەوجا گوتی من باوکی ئێوە نیم، با لە خەڵکی نەبیستن، نەخۆش بوو، گوتی با لە خەڵکیەوە نەبیستن. ئەو کات زانیمان کە باوکی خۆمانی هێندە باش بوو. ماشەڵڵای لێوی، خوا لەویش خۆش بێ یا ڕەبی. بەس لە پێناوی خوای گەورەش داکمی هێنا، یعنی داکمی هێنا بە 2 منداڵەوە. خەڵک زۆر قسەی پێدەگوت چۆن ژنێک تێناوە بە 2 منداڵەوە، ئەوانە تی من لە پێناوی خوا هێناومە. مامۆستا دایکم نەخۆش کەوت، 14 ساڵان نەخۆشی دەرونی کرد، کەسی نەبوو دایکم، یعنی 14 ساڵ لە ناڕەحەتی تاقیکردنەوەدا بوو، نەخۆشی دەرونی کرد. بەس هەموو جار دەیگوت خوای گەورە تاقی کردومەتەوە بەوەی کە دنیام بیرچێتەوە، قیامەتم لەبیر بێ، با هەر بڵێن نەخۆشی دەرونی تێ کێشەم نییە. ئەنی زۆر 14 ساڵان ناڕەحەتی بینی، بە زۆر شکر و مامۆستا گیان. الحەمدولیلا، خوا لێی خۆش بێ یا ڕەبی. یعنی ئەو کاتی کە وەفاتی کرد 100 مێشکی لە دەستدا بوو مامۆستا گیان، کە مێشکی لە دەستدا بوو، هەموو جارێ دەگریا دەیگوت حەزمێ وەکو ئێوە قسام بکەم، یعنی زۆر مێشکی پوکا بووە، زۆر ناڕەحەتی. مامۆستا بەیانیەک لە خەو هەستاین، دایکم کۆتایی بە ژیانی خۆی هێنابوو. لا حول ولا قوة إلا بالله. بەس مامۆستا گیان خوای گەورە عوزری بۆ نووسیبێت، هەرچی مامۆستا یعنی سوپاس بخوای گەورە شایەتی ئەوە دەدەن کە هیچ مێشکی نەمابوو، یعنی هیچ شتێکی لە گیاندا نەمابوو، هەتا ئەو چەرخەی خۆی دۆستان وەڵا فڕەماندا بوو، سوبحان الله، هەڵی گر بۆ یەکسەر نشی توانی بوو کە شێوازی خۆستان، ئەو چەرخە ئیشی کرد بوو، سوبحان الله، زۆر سەیر بوو. بەس کە وەفاتیشک بەس ڕوخساری پێستەکەی ڕەش ببوو، دەنا هەر ئاوە جوان مابووە مامۆستا گیان، یعنی زۆر ڕوخسارێکی جوان، هەموو دەمش خەونی خۆشی پێوە دەبینم، وەڵڵا هیچ نوێژێک نییە، یعنی دوعایان بۆ نەکەم، بەڵام هەموو دەمێ خەونی زۆر خۆش پێوە دەبینم. خوای گەورە لێی خۆش بێ، ئینشاڵڵا مەعذورە، مادام ئەو تووشی فقدانی ذاکیرە بوو. وەڵڵا مامۆستا شایەتی بۆ دەدەن، هەم دکتۆرەکانی سلێمانی 3-4 دکتۆر
هەمیش مامۆستایەکان الحەمدوللا کە هیچی لە مێشکدا نەمابوو یعنی وەک منداڵێکی ستاوە کە بتوانی دەستی بگری ئاوە خی گەورە لە دایکت خۆش بێت لە باوکت خۆش بێت خی گەورە ژیانی ئێوە پڕبەخت بەختەوەری کات عاقبەت خەیرتان کە یا ڕەبی ئەوجا هیوایەتێکی هەبوو الحەمدوللا کە دەیگوت کوڕم بەس ژن بێنە منداڵێکت هەبێ بشمرم قەینە سبحان الله خێزانی بۆ پێکێنا منداڵێکمان بوو دوای 3 مانگ ئەوجا وەفاتی کرد یعنی ئەو ئاواتش بۆ هێنای نەبی الحەمدوللا خی گەورە لێ ڕازی بێ ئێمەش ڕازی بوو بۆیە باسم کرد مامۆستا گیان ئەزری دایک و باوک زۆر زۆرە ئێستا من لە دەستم داوە لەخوا بە زیاد بە زۆرش لێم ڕازی بوون بەس ئێستا و کەسانی دەبینم کە ناشیرن هەڵسوکەوت دەکەم بەرامبەر دایک و باوکیان ئەم قەدری دەزانم کە چەند ناڕەحەتیە چەند ناخۆشیە دەڵم بریاد جارێکی تر دایکم یان باوکم پێم گوت بە دایەگیان باوکە یعنی ئەوە باز دەکەم دڵم پڕە بەڵام قەدری دایک و باوکتان زۆر بگرن الله لە دایک و باوکت خۆش بێ و خی پەروەردگار بیکاتەمای خەیر بۆتان براکەم ئەو ژیانەی کەەوە ئێوە بینیتان لە ناڕەحەتی ئینشاڵڵا بێتە دەرسوانە بۆتان ئەو کەسانش کە گوێیان گرتو ئینشاڵڵا هەر ئیسفادەیان کردو و خۆشم ئیسفادەم کرد براکەم دەسەکانە خۆش بێ ماڵت ئەوەدان ماڵەت ئەوەدان کردینەوە خوا ماڵەت ئەوەدان کاتەوە برا